بڕیارە مێژوویەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی. کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لە جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان و ئاوەجانکردنەوەی کوردستان. سەرۆکوەزیران مەسرور بارزانیش لە نزیکەوە سەرپەرشت و چاودێری سەرجەم پرۆژە و کار و خزمەتگوزاریەکان دەکات. هەر لە درێژەی ئەو هەوڵە بێوێنانەدا دوای 16 ساڵ بە بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زەوی بەسەر فەرمانبەرانی هەرێمدا دابەشکرایەوە. بڕیارێک کە لە ئاستکار و خزمەتی فەرمانبەرانی کوردستاندا بوو. دوای 16 ساڵ و با بڕیاری سەرۆکوەزیرانی هەرێم پارچە زەوی بەسەر فەرمانبەراندا دابەشکرایەوە. تاوەکوێستا نزیکەی 60,000 فەرمانبەر ناویان بۆ وەرگرتنی زەوی دەرچووە. پرۆژەی دابەشکردنی زەویش تا ئێستا 2 قۆناغی بڕیوە کە لە قۆناغی یەکەمدا 3,000 فەرمانبەر و لە قۆناغی دووەمیشدا 14,000 فەرمانبەری هەرێمی کوردستان پارچە زەویان لە ناوچە جیاجیەکانی سنووری هەولێر وەرگرتووە و تاوەکو یەک فەرمانبەرما بێت پرۆسەکە بەردەوام دەبێت. قۆناغی سێمی وەرگرتنی زەوی فەرمانبەرانیش بەم زوانە دەست پێ دەکات و تیمەکان بەردەوامن لە کارکردن لەسەر زەویەکان. ئەو کات لەگەڵەمەش هەر زەویەکی کشت و کاڵی خەڵک کەوتبێتە بەر پرۆژەکەوە حکوومەتی هەرێم قەرەبووی پێویستی بۆ ئەنجام داوە و نەیهێشتووە زیان بە هیچ خاوەن مڵکێک بگات.